بینندگان عزیز، از ما و شما هزاران درود. به خاطر دوستانی که با گویش کردی آشنایی ندارند، این گفته به اختصار لازم آمد که بگوییم در این برنامه شرح زندگی یکی از شاعرای مشهور و به نام کرد تقدیم خواهد شد، به نام سید عبدالرحیم مولوی، که در عرفان یعنی اعلی مدارج انسانی دستی بالا داشته و در این بیکران دریا غواصی بیمانند. اشعارش بیشتر با گویش اورامی و عقیده‌ای هم در کلام به زبان عربی سروده است که در نوع خود بی‌نظیر است. مولوی عزیز بسیارانی بتاسه شعر و هنر و شاعری سلامێکتان پێشکەشەکەین جوانتر لە هەرچی جوانیە. کێ بێ مەولەوی نەناسێ؟ سەرقاپڵەکی کاروانمان سید عەبدولڕەحیم مەولەوی تاوەگۆزیە کە شێعرەکانی تاموبۆنێکی خواناسی و عێرفانیان هەیە. مەولەوی سوتراوی تەنووری تاودراوی عێرفان و سۆفیگەری بووە و لە ڕێی عێرفانە تەریقەتی نەقشبەندی وەرگرتووە. مەولەوی ئەم شاعرە پایە بەرزە تەمەنێکی درێژی لە ڕێی کەسبی عیلمە داوەتە سەر، لە شاری ئێران و عێراق بە فەقیهەتێ گەڕاوە. بەسەر مەسایلی ئایینیە بە تەواوی زاڵ بووە و لە تەشبیهات و ڕازاندنەوەی شێرە دەستێکی باڵای بووە. جارێکیان مەولەوی ڕێ لە شاری سنەکەوێ و لەبەر دەرگای ماڵە ئەیانێکە تێپەڕێ کە ئەم ماڵە بەسەر ڕۆخانەیەکەوە بووە. کابانی ئەو ماڵە خانمێک بووە بە نێوی زیبا خانم کە ئەویش بۆ خۆی شاعر بوو. بانگ لە مەولەوی ئەکا و ئەم شێرەی بۆ ئەڵێ: هەر کاتێت زانە چەمدا و هەمدا، باڵاخانەی چەم داوەڕووی چەمدا. مەولەوی دەست بەجێ بەم جۆرە وەڵامی ئەداتەوە: خاست فەرماوان ئەربابەکەی خەم، ساکن نەگۆشەی باڵاخانەی چەم. مەولەوی پێش لەوەی ئەنبەر خاتوونی ژنی بخوازێ، ڕێ لە ماڵی باوکی ئەنبەر خاتوونەکەوێ و نیازی لەم سەفەرە ئەوە بووە کە بزانێت ئەنبەر خاتوون دڵی ئەگرێ یان نە. ئەنبەر خاتوون ئاودۆیەکی بۆ دێنێ و پێ ئەڵێ فەرموو خاڵۆ. جا ئەویش ئەم دوو شێعرە لە وەرانی ئەم قسە ئەڵێ: خاڵۆ خاڵۆتەن کەم واچە خاڵۆ، خاڵۆ دەم وەبان خاڵانت ماڵۆ. شەرتۆ من جەداخ خاڵۆ خاڵۆی تۆ، وێنکەر و وە کوڕ 14 ساڵەی نۆ.
خالو دم وبان خلا متمالو الشرط ومن جدا خالو خالتو الشرط ومن جدا خالتو ينكروا فرصال دسالنو خيال الشوق لنا الروح خيال الشوق لنا الروح قامت خمكردن كسم سلسلي عليكم دردكون ونوم دردكون ونوم دردكون ونوم يكسر جنبيا ترتاطم زدر خاليا ترتاطم زدر خاليا نجيب بحر الصداع أردر دم يوسود الضاع أنا سمت الباب أنا سمت الباب خزن خزور في برق الشوق في برق الشوق سايم آي حياة كثير في برق الشوق سايم مريض
كم ضل خالو خالوتا كم ضل خالو دم وابا خالو دم وابا كثيرا كم آلن خالو كثيرا كم آلن خالو بلكين الآدم نمدانا مالو بلكين الآدم نمدانا مالو كم يبغي خالوتا كم يبغي خالو دم وابا خالو دم وابا كرتينا داخل خالويتو كرتينا داخل خالويتو قم كايم بكرتي شواردا صالينو قم كايم بكرتي شواردا صالينو منا